چەند ڕۆژێکە ڕێگری لە چوونی مریش دەکرێت بۆ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق. فرۆشیارانی مریش دەڵێن بڕیارەکە کاریگەری لەسەر دابەزینی نرخی مریش دروست کردووە و بەو هۆیەوە 1 کیلۆ مریشک 400 دینار لە نرخەکەی دابەزیوە. لەو کاتەوە بڕیارەکە جێبەجێ کراوە نرخی مریشک لە 4400 دابەزی بۆ 380 تا 3000دا ئەبەزێ بڕیارەکە جێبەجێ کرێوەکو خۆی. بەشێک لە خاوەن کێڵگە پەلەوەریەکان دژی بڕیارەکەن. بە قسەی ئەوان خەرجی کێڵگەکانیان زیادی کردووە. بە جۆرێک لە ماوەی 2 ساڵدا خەرجی کێڵگەیەک کە بەرهەمی 25,000 مریشک بێت لە 89 ملیۆن دینارەوە گەیشتووە بە 161 ملیۆن دینار. ئێمە لەم عێراقین کاکە بێن بە پێی یاسا ڕێکی بخەنەوە. وەڵڵای ئێمە نامانەیە مریش لەسەر هاوڵاتی گران بێت. ئەمانەیە کولفەکەیمان بۆ دابەزین کاکە بە ڕێژەیەکی بەرچاو کولفەکەی بەرز بۆتەوە، نەک مەوادی عەلەفی و دەرمان و ڤاکسین و ئەم شتانە، نەک جوجەڵە. کاکە ئێمە دۆلارەکەشمان بەرکەوتووە، بەرزبوونەوەی دۆلاریش بەری ئێمە کەوتووە، مەوادەکەمان هەمووی بە دۆلارە، فرۆشەکەمان بە پارەی تەبعی عێراقیە. ئەمانە کە ڕێگری لە ئێمەکەن لەبەرەوە ئێمەش کە تێ ئەشکەین، ئێمەش لە ماڵدانیشتنەوەنی ترە ئەمە ببڕە بۆ ئەوەی کەوا دووبارە بازار ئەوەنی ترە بەرز بوێتەوە و مامری گرانتر بوێت. ئێمە هیچ کات لەگەڵ ئەوانین بازار گران بێت. ئەگەر ئەمان ڕێگری نەکەن لە ئێمە قەت هەموو خەڵکەتوانێ مامری خۆی تێکاتەوە، بەڵام خەڵک لە ترسی ئەوەی مامرتێ ناکاتەوە کەمان ڕێگری لێ ئەکەن. بڕیارەکە درێژەی دەبێتە ئەو کاتەی نرخی مریش ئاسایی دەبێتەوە و هاوڵاتیان دەتوانن مریشکیان بە هەرزانتر دەست بکەوێت. بەهۆی گرانی نرخی مریشک لە بازاڕەکانەوە بڕیاری قەدەغەکردنی هەناردەکردنی مریشک بۆ پارێزگاکانی ناوەڕاست و خواردی و عێراق دراوە کە لە ئێستادا مریشک بە 4500 و ئەم بڕیارە درێژە کێشێتا و کاتی کە نرخەکە تا ڕادەیەکدا دەبەزێت. گەرمیان خاوەنی 136 کێڵگەی پەلەوەریە و بەرهەمی ساڵانیان دەگاتە زیاتر لە 3 ملیۆن و 700,000 مریشک و بڕی گۆشتی بە بازاڕخراویشیان 8,000 تەنە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.